سڵاوی خۆتان لێبێت ئەم کاتتان باش وەکو خۆتان نەزانن لەگەڵ گۆڕانی وەرزەکانە جۆرێک لە پەتا بڵاوە بێتەوە کە پەتاوی وەرزی پێدەوترێت ینی پزیشکان هۆشداری دەدەن بەردەوام لەوەی کە وانی کە لە وەرزەکان گۆڕانکاری بەسەر کەشەوەدا دێت ئاگاداری خۆیان بن بەڵامەوەتە من ئاگاداری خۆشم بووم تووشی پەتا هەربووم لەبەرەوە نازانم هۆکارەکەی چییە من دکتۆر بڵام لەگەڵا بێ ئەم پسپۆری نەخۆشیە گوازراوەکانە زانیاری زیاتر لەو وەردەگرم بزانین هۆکاری بڵاوبوونەوەی پەتاوەرزیەکان بەتایبەتی لەگەڵ گۆڕانی وەرزەکان چێ لێسادا بەتایبەتی لە وەرزی پاییزە ینی هەموو ساڵێک جۆرێک لە پەتاوی وەرزی بڵاو بێتەوە کە زۆرنی هەر زۆری خەڵک توش دەبن دکتۆر سڵاو سپاس بۆ جەنابەت بۆ ئامادەبوونە دەمێ پێم بڵێ ئەم پەتایی کە ئێستا هەیە بڵاو بەتۆ بە شێوەیەکی زۆر لە بەرەنجامی چییە بەرەنجامی گۆڕینی وەرزە یاخود هۆکاری تری بەڵێ ڕاستەی نەخۆشە گوازراوەکان بابەتێکی زۆر هەستیارە بەشی زۆر جدیشە بەنسبەت ئەم پەتاکی ئێستا بڵاو بۆتەوە پەتایەکی ئاساییە لە گۆڕینی وەرزە لە ئاژەڵیش و لە مرۆڤیشە بەهۆی لاوازبوونی مەناعە ئاستی بەگیدا بەزێ کۆمەڵی نەخۆشی سەر هەڵەیاتەوە بۆ نمونە کە ئاستی بەگیدا ئابەزێ و گۆڕانکاری کتوپڕی گەشت و هەوا بە ڕۆژ پلەی گەرما بەرزە بە شەو پلەی گەرما لە پڕێکە نزمە بێتەوە ئەم گۆڕانکاری لە نزم و بەرزی پلەی گەرما ئەبێتە هۆی لاوازبوونی ئاستی بەرگری بە تایبەتیش ئێستا هاوڵاتیان وازانن هێشتا دنیا گەرمە سپلت و بەری دەوشت ناکوژێنەوە هەر بەکاری هێنن ئەمە بێتە هۆی سەرمایەکی زۆر ئاستی بەرگیدا بەزێت و ئەو ڤایرۆسانە کە لەو ناوەتە هەیە بە ئاسانی ئەشنە ناو لەشی مرۆڤ بۆ بێتە هین ئەنفلەوەنزا ئەگەری هەیە زۆر بڵاو بێتەوە کە ئێستا بڵاوەیەکی لەوانەیە کۆڕۆنا بێ هەر جۆرە کۆنەکە بچکە جۆرە کۆڕەکەش ئەبێتە نیشتەجێ یعنی بێتە ئەندمیک ساڵانە ئەم نەخۆشیێت دووبارە بێتەوە هەندێکی لەوانەیە کۆڕۆنا بێ هەندێکی لەوانەیە ئینفلۆنزا ئەتیادی بێ هەندێکی لەوانەیە نەخۆشی ڤایرۆسی تر بێت کە هەر نەخۆشی هەناسەیە ئەمانە هۆکارەکەی ئەوەیە کتوپڕی گۆڕانکاری لە پلەی گەرما لەگەڵ لاوازبوونی ئاستی بەرگری باس لە کۆڤید 19 کرد ینی دەکرێت ئێستا بڵێن وەکو پەتایەکی وەرزی ترمامەڵی لەگەڵەکرێ ینی هیچ ترسی ناوێت لەنێن هەوڵاتیانەوە ئەو چالاکی کە جاران هەیە بۆ ئێستا نێمەوە بەڵێ بەدڵنیایە وەکو سەرەتای کۆڤید 19 باسم کردووە لە چەند شوێنێک کە لە داهاتووە ئەو پەتای بێتە پەتایەکی وەرزی ساڵانە وەکو ئینفلۆنزای جاران مامەڵی لەگەڵاکەین دووبارەش بێتەوە ئەشیگرینەوە و بە شێوەیەکی تۆنتر و سوکتتر و ئەمانە کوێدە چەند فاکتەرێک ئاستی بەگری ئەو کەسەیە ئیتر جۆری ڤایرۆسەکەیە جۆری خۆراکەکەیەتی جۆری ستایلی ژیانی کەس ئەمانە هەمووی فاکتەرن واکە کە تۆ بە توندی بیگری یان بە سوکی بیگری بەڵێ پەتاکە بێتە پەتاکی وەرزی ساڵانە هەموو هاوڵاتیان نەگرن ئەو پەتایی کە ئێستا هەیە ینی ئەوانەی کە توش بوون نزیکەی 14 بۆ 15 ڕۆژ لەگەڵ یانە سەر ڕایەوەی کە چارەسەری پزیشکی بەکاردێنن بەڵام پەتاکە نزیکەی 14 بۆ 10 ڕۆژ لەگەڵیانە بێت چ چارەسەرێک هەیە بۆەوەی کە زووتر ئەم پەتایە ینی کۆتایی پێبێت لە کەسی توش بوو بەڵێ لە ڕاستیە بە قەنەعەتی من بەرزکردنەوەی ئاستی بەرگری لەوین باشترە چونکە ئەمە ڤایرۆسیش چارەسەری نییە و ڤاکسینیشی نییە تەنها بەرزکردنەوەی ئاستی بەرگری بە ئاستی بەرگری خۆمان بەرزکەینەوە ئەوە خاڵکی زۆر گرنگە ئاگامان لەسەر ماوگەرما بێت ساتکەرەوەکان هەمووی لابەرین لە ئیستا و لە هەمان کاتیشە ستایلی ژەما بگۆڕین وەرزشکردن خەوی ڕێک و پێگەمانە هەمووی ئاستی بەرگری بەرزەکاتەوە لە خۆمانەوە چارەسەر بەکار نهێنین تەنها ئەگەر زۆر ئازار و تاکی زۆر هەوو بەس بۆ ئەو ئازار و تا بەکار بێ و دژ تەنەکان و ئەنتیبایۆتیک و دەرمانێکی زۆر بەکارنی نەچی سەیدەلێک علاگەی دەرمان بخۆی چکە هەمووی ئاستی بەرگری دابەزێنێ کە ئاستی بەرگری دابەزی کورسی ڤایرۆسەکە درێژە بێتەوە لەوانەیە تۆ ئەگەر خۆی 3 ڕۆژ بێ هەفتەیە ئەگەر هەفتەیە بێ 15 ڕۆژ ئەمە کاریگەری زۆری بەس لەسەر ئاستی بەرگری ئیشکەین مەناعە بەزکەینەوە دوور ئێستا شتێک هەیە ینی جارانی شەر ئەوە بوو دەرزی تێکەڵا یانەوانی کە تووشێ پەتایە بن ئەشنا یەکێک لە نۆڕینگە لا کۆڵانیەکان دەرزی تێکەڵە لە خوانەدان ئایا ئەمە باشە بۆ بەکارهێنان یا مەترسی هەیە مەترسێکی زۆر گەورەی هەیە دەرزی تێکەڵەکان چکە بەداخەوە پزیشک نایکە زۆربەی سەبستافن یا ئێستافی خوارەوە یا دەری پزیشکی و کلینیکی لا کۆڵانەکانە بڵین ئەمانن کە بەکارێن خەڵکی زۆر خراپە و هەندێک کەسیش بەداخەوە گیانی دەستداوات لە دەرزیان هەندێک کەس تووشی شەلل بوون هەندێک کەس نەخۆشیەکە زۆر تەشەنەی کردوتیایە بۆیە هیچ دەرمانێ بەکار نهێنێ سەردانی پزیشکی پسپۆر کات پزیشکی پسپۆر ئەتوانێت چارەسەری تایبەتمەندی باتێ بەس لە کاتی ئەگەر زۆر ناڕەحەت بوو دەرمانی ئازار و تا بەکاربێنێ دەرمانی زۆر بەکار نهێنێت چکە کۆرس ئەمە ڤایرۆسە کۆرسێکی هەیە
هەندێک جا سێمە ڕۆژە هەندێک جا لە کەسێکە هەفتەیەکە لە کەسێکە 10 ڕۆژە لە کەسێکە 15 ڕۆژە کۆرسەکەی خۆی تاواکە و خۆی چارەسەرەبی. باشە پەتاوەرزیەکان بەپەی ساڵ ینی بەراورد لەگەڵ 20 ساڵی ڕابردوو زیایان کردووە یاخود هەروەکو خۆیەتی یعنی نەخۆشیە گوازراوەکان بە تایبەتی پەتاوەرزیەکانەمانە لەو ئاستەیان ماونەتەوەی ئەسا زیایان بەڵێ زیان کردووە لەبەرەوەی کە کۆڤید 19 هاتوتە پێشەوە لەگەڵ ئینفلۆنزەکە ئەگەری هەیە تێکەڵ بێ جۆری کۆڤید 19 کۆڕۆنا بەگشتی هینی ئاژەڵ سەگ و پشیلە و مانگا و پەلەوەر ئەگەری هەیە لەگەڵ ئەمانە تێکەڵ بێ بۆیە جۆرەکان زۆر زیادیان کردووە ئینفلۆنزەکە خۆی چەند جۆرێکی تازە دروستە بێ کۆڕۆنا چەند جۆرێکی تازە دروستە بێ ئەمانە هەمووی واکەن جۆی تازان بۆ دروست بێ بەڕاستی ئەمە هەمووی پێویستی بە توێژینەوەیە پێویستی بە هەمانگیە لە بینی سەکتەری ڤیتەرنەری لەگەڵ سەکتەری تەندروستیە بێکەوە توێژینەوەی لەسەر بکەن بزانین چەند جۆی تازە دروست بوو. سپاس بۆ جەنابەت ئەزێتی کێشا بەڵێ ئێستا لە شاری سلێمانی پانێڵێک بەڕێوە دەچێت ئەوانەی کە لێرن زیاتر پسپۆڕی نەخۆشیە وازراوەکانن لە شاری سلێمانی کە چەندین توێژینەوەیان کردووە لەسەر ئەو نەخۆشیە گوازراوانی کە ئێستا هەیە بۆ بەتایبەتی کۆڤید 19 کە 2 ساڵ بەتاوەتی ژیانی لە خەڵک وەستان ئێستا دەوترێت وەکو پەتایەکی ئاسایی مامەڵەی لەگەڵا دەکرێت پەتاکە ئاسایی بۆتەوە بەپێی بەرگری لە شیکەسەکە چالاکی ڤایرۆسەکە دەرەکەوێت لەبەرەوە ئێستا لەگەڵ باسکردنی کۆڤید 19 باز لە پەتاوەرزیەکانی شەکرێت کە چ چارەسەرێک چۆن خۆپارێزی بکرێت لە چ کاتێکا سەردانی پزیشک بکە کەستی توش بوو هەموو ئەوانە لێرە باسکرێن.